خاسني وشني هروش يا نبي. هەر کەس ئالوودەی هەورامان بوو ناتوانێت لە شوێنی تر بژی. گوێزی هەورامان بەناومان بێگومانەوە قسەی ئامانی هۆرامان دڵم شیونە. جام سفرێ چی پێڵان نەزانی هەورامی؟ ئەمە سفرەی وێمانەی پێ ئەڵێ یعنی چۆن چۆنی وێمانە وەسبەکرێ بە شتی خۆماڵی. خاسنی وشنی هەروەش یە نەبی هەم لە هەورامان ئەو شوێنەی کە تێیدا وشەکان و خۆشەویستی ئەم خەڵکە زۆر لە ماڵەکان گەرم گوڕترە. ئەم شوێنە فێریەوەی کردوینەکە دەکرێت پەیوەندێکی زۆر باش لە نێوان سروشت و مرۆڤەکان بە جوانی بێڵدرێتەوە. خەڵکی ئێرە تایبەتمەندی زۆر تایبەتیانەیە و هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ پاراستنی زمانی تایبەتی خۆیان، زمانی هەورانی. چەنەها تایبەتمەندی دیکە چەنەها بابەتی زۆر گرنگی دیکە لەگەڵ مابن با بچینە نێو تەواڵۆ بیارە. السلام عليكم. شلونك؟ حالك شلونك؟ سلام دابنیشم. فەرموو بەخێر بێ. یەک پرسیارم هەیە. باستۆک و گەنجێکی هەورامان هەر لێرە ژیاوی نەچێتە دەرەوەی هەورامان؟ ڕۆشتومەتە دەرەوەی هەورامانیش و بەزەر هاتوومەتەوە چونکە هەر کەس ئالوودەی هەورامان بوو ناتوانێت لە شوێنی تر بژی. ئەمە خەڵکی مەنتیقەکە ناتوانن هەرگیز لە شوێنێکی تر بژین. ئەو کارەکەی چییە؟ هەورامان سروشتێکی تایبەتیە و ئاوهەوایەکی تایبەتیە و خەڵکێکی هەر تایبەتیشیە. توانیت تۆزێک باسی خەڵکەکەین بۆ کەچ تایبەتمەندیەکیان هەیە؟ ئەگەر کەسێک نیان ناسێت چۆن؟ عادەتەن تایبەتمەندی خەڵکی هەورامان ئەوەیە میوان دۆستن، خەڵکی بەڕێزن، پەیوەندی کۆمەڵایەتیش لە نێوان خەڵکی هەورامانە زۆر باشە. و لە هەموو کاتێکا بۆ نمونە لە قەومانێکە کارەساتێک هەر شتێک هەموو کەس بەدەم یەکەوە. پیاوی تەنگانن ئەڵێ. پیاوی تەنگانن بەڵێ وایە. ئەڵێن هەمیان دەنگیشیان خۆشە. وەڵی هەمومان نا بەڵام دەنگخۆشی زۆرە بەڵێ. زۆرینیان. شانی ڕەمەزان خەڵکی هەورامان بەچیەوە مەشغوڵە؟ وەڵی عادەتەن ئێستا ڕەمەزان هاتووەتە پێشەوە تۆزێ جۆکەی ساردە گینا شەوانی تر کە لە هاوی نابوو هەمیشە بازار کراوەیە. خەڵک گەشتیارێکی زۆرێتە ناو بازارەکە بازار کراوەیە دوکانەکان کراون. قەرەباڵقی تیا بوو بەڵێ بەزێسە تۆزێ فەسلەکە گۆڕاوە ڕەمەزان هاتووەتە پێشەوە لەبەر سەرمە لەوانێت تۆزێ. ئەورامانتان خۆشەیە؟ ئەی چۆن خۆشمان ناوێت. لە هەموو شتێ زیاترمان خۆشە. شتێک هەیە لە خەڵکی هەورامانە زۆر تایبەت بێت؟ وەڵی مەسلەی هەندێک ئەکاری جوانمان هەیە مەتایسە ماوەتەوە مەسەلێکێک لەوانە بە هیچ شێوەیەک تند و تیژی خێزانیمان نییە. ئەوە یەک دووەم مەسلەی خەڵک و خواخۆشی 20 ساڵ لەم خانەقایە بەس چێشتندانەوە بۆ خەڵک لەبەر خەڵکی دارە بووم ڕزم لە مەقامە پیرۆزە گرتووە بۆ ئەوەی خەڵک بزانێ ئێمە ئاستی ئەخلاقیمان چەند بەرزە. یەکەم مهندس لە عێراقا دیارەیە، یەکەم دکتۆر لە عێراقا دکتۆر بێستون بوو دیارەیە. یعنی بە پریوازێ ئێمە کاریگەریەکانمان ئەوەنە بەهێزەوە لەسەر هەموو هەرێمی کوردستانمانێت بەو شێوازە کۆمەلگاکە بێتە کۆمەلگایەکی حەزاری. باسی جلەکانتم بۆ بکە ئەوانە ناویان چییە؟ دایمە ئەم جانە لەبێکەی تۆ خێر ئەوە مشکیە کاو مشکی ئەوە بۆ خەڵکی هەورامان ئەو جانە زۆر لەبەرەکەن زۆری لەبەرەکەن. چواشی هۆرامی هەیە هۆرامان هۆرامان هاوین لەبەری یەکاو چخان لەبەری یەکاو کاو مشکی لەبەرەکاو تەربێ بەدەستێەوە ئەچێ بەڕێوە. خواتە من درێژبی عجەڵەن خەڵکی هەورامان دەنگیان زۆر خۆشە. دەنگیان خۆش. تۆ دەنگە خۆشە؟ ناوەڵام من هەموو کەس دەنگی خۆشە لێرە. گۆرانی شت ناوەڵ باشە باسێکی خەڵکی هەورامانم بۆ کە خەڵکی هەورامان کەسایەتیان چۆنە؟ باشن
لە چیە؟ لە هەموو شتێک بۆ نمونەوەکو چی؟ باشن سەیان باشە غەریبترن ئەڵێن میوان حەبیب اللهە واڵێن لێرەزە وایە باش ئەی گوێز یەم ساڵ چۆن بوو گوێز؟ گوێزی ساڵێ باش نەبوو بۆ وەڵە هەموو کوردستان چاوەڕێ گوێزی هەورامان ناوەڵا ئیمساڵ باش نەبوو گەرما بوو گەرما یەخ خۆتە من درێژ بێ حاجیان زۆر سپاس دەکەم ئەڵە دوو هەورامی کرێ بینی یەکسەریکەن بە هەورامی لەهجە وەڵا ئێمە عادەتمانە و ئەرە وەڵا هەردوو بۆچی وایە؟ وەڵا لەبەرەوەی ئەمە زمانەکەمان زیاتر ئەپارێزین لەبەرەوەیە ئیتر ئێستا بە زۆری لێرە دوو نەفەر کە کەوتنە یەک لە شاریشا کە ناسراوێک و بینی خزمێک و بینی یا زانیت خەڵکی ئەورامانە یەکسەر ئەیگۆڕی بە زمانی خۆمان زۆر ناخۆشە تێناگەن تێناگەین و تێگەیشتن چییە؟ ئێستا منتیقەی شارە زور و هەڵەبجە و ئەوانە هەورامی زۆری تایە ئەوان تێگەن بەس لەوە چێ خەڵکی سلێمانی و ئەو منتیقان تێنەگەن ئەم منتیقی خۆمانە بە زۆری نییە ئەوەنە تێکەڵین فێربوون شەی دووبارەتان هەیە؟ قوربانەوە بوو هەورامیە ئەوە زۆر بەکارێنە بەڵێ لەفزیشان زۆر شیرینە لەگەڵ یەکتریە بەڵێ باشە لە ڕووی خۆراکیەوە لە چیا زۆر بەناوبانگ و جێدەستان زۆر دیارە لە ڕووی خۆراکیەوە وەڵا ئەمە ڕۆنی خۆماڵی هەیە جا گوێزی هەورامان بەناوبان بێگومانەوە قسەی چی ئیتر ڕۆنی خۆماڵی و کوڵەباڵیش کوڵەباڵیش لەگەڵ کلاشە ئەمانە خاصی منتیقەی هەورامانە بۆ هەرێمی کوردستانیش هەر لێرەوە ئاڕات بەجار بەڵێ دەست خۆش حاجیان زۆر زۆر سپاس دەکەم مامۆستاگیانەمە بۆ دەست پێ بکەین ڕۆڵ و گرنگی ئەم خانەقایە چیە هەم بۆ خەڵکی هەورامان هەمیش بۆ کەسانی کە سەردانی هەورامانەکەن الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بسم الله الرحمن الرحيم خانقای بیارە مەڵبەندێکی ڕۆشنبیری ئاینی ڕەسەنی زۆر گونجاوی ناو وڵاتی کوردەواریمانە بەڕاستی خانەقا ئەتوانم بڵێم بڕبڕەی پشتی منتیقەی هەورامان بەتایبەتی بیارەیە ئەوەی کە زۆر سەرەکی بێ لە خانەقای بیارە ناندان بە خەڵکە ئێمە سێژەمە لە مەدرسە خانەقای بیارە میوانمان هەیە ئەمە بە بەردەوامیە بە بەردەوامیان کاتێکی ترەوە نییە ئەبەدەن سێژەمە بە بەردەوامی ئێستا هەفتا فەقەی زیاترتیایە ئەمە هەفتا فەقێ بە بەردەوامیش ئێمە میوانێک تا 20 تاسی فەقەیمان هەیە ئەمە هەموو ژەمێک دەبێت خواردنی کەمتر لە 100 نەفەر نابێت ئامادە بکرێت بە تایبەتی ڕۆژانی جمعە خواردنەکە ڕێژەی میوانەکان ئەگاتە 200یش ئەلبەتە بەژنان و بە پیاوانەوە شەوانی ڕەمەزانیش ئەوە وەکو مزگەوتەکانی تر ئەو بەرنامەمان هەیە لەخوا بەزیاد بێت تەڕاویح و ناندان و مەوعیزە و دەرس و دەوری فەقیەکان جا ئێمە ئەو ناندانی بە خەڵکە بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە لەو شوێنانەی کە باسم کرد و ئەو شوێنانەشی کە لەوە ئاسێ من نەیزانم و هەبێ جێگەی شانازیمانن ئێمە لە مەدرسە و خانەقای بیارە لەسەر ئەو قسەی شێخ عومەری بیارەوە ئەڕۆین کە بەڕاستی شتێکی ئەوەندە پیرۆزە حەقەت بڵێم فەرموویەتی لە پیرۆزی شتەکە شێخ عومەر فەرموویە تەوسیەی کردو بۆ ئەو کەسانەی کە ئیدارەی خانەقا بن بەڕێوە جا ئیمڕۆ منم بەیانی یەشی ترە ئەمە خوازانێ بەردەوام بێ فەرموویەتی هەر کەسی ڕووی تێکردن خزمەتی بکەن ڕێزی بگرن نانی بدەنێ پرسیار لە دینەکەی مەکە هەورامان هەم پایتەختی گوێز و
هەم وێنەیەکی ڕاستەقینەی پاراستنی ناسنامە و کولتوری ڕستەنایەتی کوردین. دەنگی هەورامیەکان و سیاچەمانە ئەو دەنگە ڕستەنەیە کە هەورامیەکان هەموو کارێک دەکەن بۆ پاراستنی. لە شەوانی ڕەمەزانیشدا دەنگی زیکر و قورئان لە نێو چیاکاندا دەنگ دەداتەوە. سلام علیکم. سلام علیکم. حاڵت چۆنە حاجیگان؟ وەزعت چۆنە؟ تەندروستیت؟ هەورامان زۆر سارد هێشتا بەفر بەسەر شاخەکانەوە ماوە. ئیتر ناوی خۆیەوە تا بۆ خۆیەوە هەورامان بە بەفرە جوانێ سەخت و سارد و پێشوایەکی خایەن و زۆر پاکش. حاجی بەسێکی هەورامانم بۆ کە بزانم خەڵکیم شارە بەچی زۆر زۆر بەناوبانگن. لە کاتی خۆیان هەورامانی ئێمە بە تایبەتی تەوێڵە کاتێک سەعات لە 5 بەرەو ژووری ئێوارە بووە نەمانێشتووە یەک کەس لە ناو بازاری تەوێڵا بێ کە ئوتێل و ئەو شتانێکیان نەبووە. یەکسەر دەرگای ماڵەکانتان کراوەتەوە بۆ ماڵەوە. ئێمە نەمانێشتووە یەک کەس لە بازارە بمێنێتەوە و بردوومانە خزمەتمان کردووە لەبەرەوەی ئێمە غەریب بەدۆ دەزانین. باشە حاج شتێکی تر مۆزوعی کوڵەباڵ و جلوبەرگ و ئەو شتانە ئێستا ماوە؟ وەڵا کوڵەباڵمان ماوە مەجموعەیەکمانەیە ئێستا درەنگ بەدەستێتەوە ماوە ئەنا هەمان ئێستیان چوارێکمانەیە کوڵەباڵ لەبەرەکەن. چی و چینە شتانی کە خاست تایبەتن بۆ هەورامان؟ شاڵە و کڵاشە و کوڵەباڵە و مشکیە و مشکی پێڵێن جامانە نا مشکی ڕەشەکەیە ئەزانم خەڵکی ئێرە زیاتر کە بەتەمەنەکان بە بەردەوامی ئەو شتە بەکارێنن. مشکی بەکارێنن. جلوبەرگی خۆیان خۆشەوێ حەزەکەن پیانەوە دیار بێکەوانە هەورابی. کلتوری ئێمە هەر زۆر تایبەتمەندی هەبووە 3-4 شت ئەم کلتورەی ئێمەی بەرەو کەسبوون و کەمکردنەوە بردووە یەکێک لەوانە ڕاگواستنمان بوو لە کاتی ڕژێمەکانە ڕاگواستنی هەورامیەکان وای کرد کە ئێمە بەعزێ عادەت و تەقالیدمانەیە لە دەستی بین. دوو تێکڵاشی پیسە ئێران هێنێ بۆ تەوێڵە لە 25 وەساکەم دانیشێ کڵاش بچنێ و کڵاش دروستکە بیشیان بە 100,000 استفادە ناکات. دوای ئەوەش با من هەر بڵێم کڵاشی تەوێڵەیە هەر سپیەوەکوۆی ئەو خەڵکیش ئەو ڕاستیا زانێ شتێکە هی هەورامان بێت هی هەورامانی بەڵێ سێژ هەر خۆ ئەو کڵاشە من لە پێ یەکەم خاچم ئازاری هەیە چونکە بۆ دەزوەکەی نایلۆنە بەدەست و بە وردەکاریەوە دروست نەکراوە. پەڕۆکەی ئەبێ پڕۆی کۆن بێ ئیسە پڕۆی تازەیە قاچە عەزیەتە یان نابێ. ئێرانەوە هەمووی کڵاش دروستەکە وەکو کڵاشی هەورامان جوان نییە وەکو کڵاش گوێزی هەموو وڵاتەکان بە خەڵک گوێزی تەوێڵە خۆت یەکمان ئەوەیە کە پێ ئەڵێن تایبەتمەندی هەورامەکان ئەورامیەکان تایبەتمەندی هەورامان و هەورامیەکان. بەڵێ دەستەکانە خۆش بە حاجیان زۆر سوپاس دەکەم. یاخوا بەخێر بێن سەرچاوم سەرچاوم هاتم زۆر بەخێر بێن سەرم سەرچاو دەکەم مەمنونەمانێ لەسەر مێژووی هەورامان چشتی زۆر گرنگە کە خەڵک زۆر دەربارەی نازانێت. مەبەسە لە ڕووی بیناسازیەوە جاران ئێمە بە بەرد و دار خانومانەکرد ئەم بەرد و دارەکە بەردەکە خۆوەزانم کە بەردەوە دارێکەش دیمەکی پێڵێن لای خۆمان لە 2 مەترەوە تا مەتر و نیو تا مەتر تا 2 مەتر و نیو بۆ تڵ و تۆڵکردنی دیوارەکە و نەتەقینی دیوارەکە سەرەکەشی هەردار بوو پەنجەرە و دەرگاکانیش هەر وەستاکانی هەورامان دروستیان ئەکرد یانی یەک شت یەک بەرد یەک بایی 250 دیناری ئێستا کەلوپەلی هاوردە یان تجاریتیان نەبوو هەموو دەستکرد و خۆڕسکی لای خۆمان بوو. لە کاتی چوونە ناو دەواازەی بازاری سلێمانیش بەردی هەورامان بەکارێنرا هەم لە ڕووی جوانی لە ڕووی کوالێتی و جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ بەردەکانی ترە. بەردی ئەم سنووری ئێمە 2 جۆر بەردی تایە 3 جۆر بەردی تایە بەردی شینمانەیە بەردی سوورمانەیە بەردی زەردیشمانەیە مێلۆسپی ئەم بەردە شینە زۆربەی کارگەکانی دەرەوەی وڵات و ناوەوەی وڵات و کوردستانیش بەکاری ئەهێنن لە کارگەکانە بۆ دروستکردنی هەموو بۆ جوانکاری ئەڵێ بۆ بیناسازی ئەڵێ
لە ڕووی بیناسازیۆمانەیە ئەوەی کە عەرزم کردی وەکو ئەو زانا بەریتانیا ئەڵێ هیچ زانیارێکم نەبوو خەمە سەر زانیاری هۆرامیەکان لە ڕووی بیناسازیەوە ئەمە ژەموو بە 250 وەستای کارامەی بەدەستی خۆماڵی خۆمان دروستمان کردووە بە تەواوی دەرگا و پەنجەرە هەموو وەسایلێک لێرە خەڵکی هۆرامان دروستی کردووە. ئێستا شەو درەنگە و هەموو کوچە و شەقامەکانی هەورامان زۆر بێدەنگەوە گەر هەبین بواە هەتا بەرەبەیان هەموو بازارەکانە کرای و خەڵکیش لە دەرەوە بوو زۆر جموجۆڵێ بەڵام ئێستا تۆزێ چۆڵە کەسی لێنە بەزاوزامەوە کوڕە گەنجەمان هەیە لێرە سڵاو لێبێت چێنیت حاڵت چانە تەندروستی چانە چیکی لە دەرەوە کە شوواکە زۆر ساردە ئێوەم بینی لەو سەرەوەهاتن وتم بە لە خزمەتیان نابوو خۆتوستافەکەت لە زۆر باسیەوەکەنەڵێن خەڵکی هەورامان زۆر میوان دۆستن ئەنجاوە ژەک نمونەیەک بوولەوە لە خزمەتتان حەزەکەم منوانتان ئەگەر کاتێکی ژاتن ئێمە لێرە نەبوون حەزەکەم خۆتان خاوەن ماڵ ئێمە الحەمدلله لەسایی ئاسایشی وڵاتەوە لەسایی براپۆلیسی و ئاسایشەکانماوە بەدایمی دەرگای ماڵمان داناخین هیچ کاتێک متمانەمان بەیەکتریمانەیە هەر کاتێ هاتین ئەگەر ئێمە خۆمان لێرە ناکرێشتیوان ناوێ ئەو لەبەر ماڵ دەرگای ماڵی ئێمە چۆن نەبێشتیوە خزمەتان دای لە ماڵە دای لە ماڵ خزمەتان فەرمون پێش من بکەوە فەرمون وترێت بەس قسەیە بەس بەڕاستی خەڵکی کوردستان خەڵکی هەورامان هەمیشە قسەنی بەڵکو بەتاوەتی ئەو شتێکیڵێن ئەکەن بەکردان بنمونە ماڵی کاک ژیوار هەر نەیهێشت بە گەڕەکەکە تاواکەم تا کۆتایی زۆر خۆڵقی کردی هەڵە دەواگەڕێتەوە بۆ پەروەردەی باشی دایکی هەورامی و هەمووان هەورامی پەروەردەی هەورامی پێوترێ شتانە یەخوانمونەتان زیادپاس بۆ ئەم سەفرە خوانش بۆ ئەو هەموو ڕێز و تەقدیرێک کە لە ئێمە لە ستافەکەمانەیە ستافەکەی ئێمەتان کرد سپاسانەکەین جام سفرێکی پێڵە نەزانی هەورامی ئەمە سفرەی وێمانەی پێڵین یعنی چۆنی وێمانە وەسفەکرێ بەشتی خۆماڵی هەمووی خۆم دروستم کردە لە مرەباوە لە ڕۆنەکەەوە ئەو گوێزی خۆمانە بەڵێ ئێستا لە کولێرەکە ڕەمەزانیە شتی خورسیش ناخۆن وەڵی دیتر هەیە کولێرە بە گوێزە خوایە نان و مازە خوایە چێش دەخوا وەڵا زیاتر ئێوارانە هەر چێشتەوە بەس تر بە پارشێوانە ماستە و ڕۆنی خۆمانەیە و هەنگوینە و گوێزە و بەڵێ لەخوا بە زیاری ئێوەی خانمان لە هەورامانە زیاتر خەریکی چی یاڵەبەی شۆکانی پارشێ و تاوکاتانە چۆنی خۆتان مەشغوڵەکەن چۆنڵی شێکی بەرهەمدارتان هەیە وای پێڵن وڵای دیتر بە قاپ و قاچاقن دوای بەڕۆژ و ترابەکەین و نوێژەکەین و ئێتراواتر بۆ پارشێوانیشتر ئەبێت شتێک حازرکەی خواردنێک بەڵێ دانیشن و تر ئەوە خواردن و شتیان بۆ تەرتیبەکەین تر بۆ پاشە و حازر هەر بمێنی بۆ خۆت و بۆ خێزانە بۆ هۆرامانە جوانش باوکی کاک ژیوار لەگەڵ سفرەیەکی وەیمانە میوانداریتان کردین هاتمەێرە وتم نان ناخۆی نانمان خواردەوە شتێک نیارە بن شتێکی پێوترێن نمەکردن لە هەورامانە بێن نمەکی ماڵمان بکەین بەڵێ ئەوە حەزمان نەکرد ئێمە زیاتر حەزمان نەکرد بە شتێکی باشتر خزمەتتان کەیت هەتاگلیشم لە ژیوار کرد و فەرموتم ئەوە گادار بکردنایەکە ئەمە ئێوارە ئێمە لە خزمەتیان هەرچەند ئەمە شایانی ئێوەی نییە بەڵام شتێکی فۆلکلۆری ئەو خواردنانە هەمووی تقریبان تایبەتن منطقەی هەورامانەوە و تەوێڵەش بە تایبەتی چ شتێکی هەیە زۆر تایبەتە خەڵک زۆر پێ ئاشنانە بێ وەڵی تەوێڵە وەکو شوێنی جوگرافیەک خۆتان ئاگادارن نەخیر ناوچەی سەرسنووری کوردستانەکە لەگەڵ ئێران نادراوسەیە تەوێڵە تایبەتمەندی زۆرە لە ڕووی بڵێ گەشتیاریەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ڕۆشنبیری خەڵکەکەیەوە لە ڕوویەوەی کە خەڵکەکە یەکسەرێت لە دایرەکانە کارمەندەکان هەمووی تقریبان خەڵکی تەوێڵەیە هەر لە مامۆستاوە لە ئاسایشەوە لە پۆلیسەوە لە شارەوانیەوە لە قوتابخانەکانەوە
ئەکسەریەتی خەڵکەکەی خەڵکی ناو تۆڵە خۆیەتی کەشوهایەکی ساردە کەشوهەواکەشی زۆپای داریشان هەیە ماڵەکان تەوێڵە ساردە تێوەڵە لە تقریبان حسابکە 8 مانگی زستانە لە تێوەڵە 8 مانگ تۆ ئاگرت دەوێت لە مانگی 11 و بۆ مانگی 6 2 مانگ هاوینتان 4 مانگمان تقریبان ئاگری ناوێت ئەو 4 مانگەش تقریبان ئەچینە ناو باخ ئەچین وەکو هەوار ئەچینە ناو باخ ئەوێش خۆش باش ناوی چییە کڕۆزاکە و شۆلان ناوی کوردی ناوی تایبەتی هەورامی لە مناڵەکانتانەنێن ینی چی شۆلان ژوار هەر ئەم کوڕی هەیە بەڵام من ناوەکان زیاتر خۆم چونکە ژینگە دۆسم و حەزیشم لە منتیقەی هەورامانەوە ڕاوچیش بووم ئەو ناوە ژیوار دیەکی خۆشی هەورامانی ئەو دیوە ڤیاریش لە ژیوار بچووکترە تقریبا ئەمری 20 ساڵێکە ئەویش ڤیار بە کوردیەکە ینی کۆچ بە هەورامی پێی ئەڵێن ڤیار کاتێک کە پایزان کەو کۆچ ئەەکەن لەم سنوورەی ئێمەوە لەبەر بەفر و سەرما ئەچن بۆ قەراغا و شوێنەکان ئەو شوێنانەی کە زۆر بەفر نایگرێتەوە ئێستا ئەوەی لە تێڵی بەجێهێشت بێ ئەگەر بۆ ڕۆژێکش لە تێڵای ژیا بێ هاتوۆتەوە بۆ لە تێڵایشی معیشەتی باش بێ و باری دارایی باش بێ بووە لە هەفتاکانە ڕۆشتووە لە شتاکانە ڕۆشتە تێڵی بەجێهێشتووە ئێستا هاتوۆتەوە خانووی کڕێوە لە تێڵە وەکو سیاحی هەموو جمعە و پێچمایەوەی بێتەوە تێڵە ئیسراحەتکە لە تێڵی پەیوەست دەبێت تێکەڵە بێ لەگەڵ خوێنە تێڵە هەورامان جەوەکەی سافە بێدەنگە مرتاحی وەکو شوێنی تر نییە ئێستا تا بەیانی تا 2 ڕۆژی تر بەیانیان بێدەنگە بەیانیان هەوای پاکە چیتە دەرەوە هەوایەکی پاگەڵمژی ئێواران زوو چۆڵە بێ ناو بازاری وەکو شوێنی تر نیە بڵێ تا بەیانی دوکانێ یاری خواردنێ شەوانی ڕەمەزان عادەتەن خەڵکی هەورامان لە دوای ڕۆژشکاندن نوێژ ترابێ هەکەن و لە بازارە کۆ بنەوە دوو چاخانی دیە دە چاخان گەنجەکان خەریکیاری ئەوانەی تێوەڵە لە دوای تراوێ عادەتەن لە شەوانی کۆتایی قەدریشا بە عامەمووی تێوەڵە و گەنجانی تێوەڵە و بە ژنانیشەوە لە مزگەوتەکان دانیشن خەریکی ذکر و عیبادەت دەبن ئەوە ڕاستاڵەن زۆر چاخۆریشن بەتەئەکید بە بۆنەی ساردی جەوەکەوە ماشەڵڵا تێوەڵە بۆ بچووکیەوە 4 چاخانی تێ بەس بۆ تێوەڵە بەس بۆ تێوەڵە بە بۆنەی ساردی جەوەکەوێتی لە دەرەوە سار دەڕاتە چاخانەکە عادەتەن چایەکە خوارد کەسی وای تایە لە ڕۆژێکا 20 چای دا 25 جای زیاتری دەخوات دەست خۆش بێکایژی ئینشەڵڵا نمونە و زیادە بێ و بەردەوامیش بی لە کارەکە و زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش بۆ ئەم میوانداریە جوانیە بۆ ئەم سفرە ئەم سفرەوەیمانەیەش جابان نانی پارچەمان بخۆین و دووبارە سپاسدانەکەین. بخوا خەمی دیسانۆ سەروار مڵاوێ ئای خەمی تازینی میاوانی ڕاوێ پێشکەشتا بوو یخوا ئەو دەستانە خۆش بێ و دەنگت هەر خۆش بێ و هەر ساخ بێ ئەوە هەموو شێوکی ڕەمەزان ئاوا دانیشی گۆرانیەڵی بە و گەنجانە لێش وەڵا هەمیشە خەریکم هەر خۆت گۆرانیەڵی بە بەردەوامی یانیش بەس بۆ برادەر وشتی وە گۆرانیەڵی بەس بۆ بەرادەر وچتن ناخۆ بەردەوامیش دادار ئەڵێم وەلیم بۆ بەرادەر وچتر لە بیارە هەر ناوبانگە هەیە لە بیارەیە ماشەڵڵا من بەیاد تێ پەڕیم دەنگێکی زوڵاڵی بەهێز ئەوە بەشێکە لە ناسناوەی خەڵکی هەورامیەکان کەیانە ئەوانە هەورامیەکان دەنگیان خۆشە و تۆنێکی زۆر تایبەتیان هەیە لە زۆرینەی گۆرانی و بێژ و گۆرانەکانی ترابوونی نییە بەسێکی ئەوم بۆ بکەوە چۆنە وەڵا گۆرانی هەورامی گۆرانێکی زۆر خۆشە من بەس گۆرانی هەورامی هەڵم گۆرانێکی مان بۆ بڵەوەی ئەوەی کە باس کرد بە چاپڵۆ کوڕێن تۆش ئێوەش تۆزێ وەرنە نزیکە وەرنە پێشەوە خزمەتە
ليلي ليلي بخواق جيك صورة ليلي ليلي بخواق جيك صورة بيان مكريو ليلي حكيت دورة بيان مكريو بخوا حكيت دورة قلال سوري وليلي قساكنيني قلال سوري وليلي قساكنيني وصلاني شا بخواوة مرديني وصلاني شا بخواوة مرديني